سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. گواستنەوەی مرتزا سەیدی بۆ زیندانی ئەڤین، ئاشکرابوونی ناسناوەی سێ کاسبکاری کورد کە بەیەدام مەحکوم کراون، بێتاوان ناسرانی سێ چالاکی مەدەنی و کرێکاری لە شاری سنە، ناڕوونی چارەنووسی دوو شارۆمەندی دەست بەسەرکراو لە شارەکانی سنە و کرماشان، خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوا بۆ پشتیوانی لە باکووری کوردستان، ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی داروگەر لە تاران، کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی نەوت و گاز لە ناوچەی ئەروەندان، 41مین هەفتەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری نابۆی ئەدام، گواستنەوەی مرتزا سەیدی بۆ زیندانی ئێڤین. مرتزا سەیدی چالاکی کرێکاری خەڵکی کامێران و دانیشتووی تاران پاش بانکران بۆ لە قیسەی ئیجرای ئەحکامی شاری قودس لە تاران بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی 2 ساڵ بەندکران ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. مرتزا سەیدی، نەسرۆڵڵا ئامیرلو و محەممەد ئیران نەژاد سێ چالاکی کرێکاری دانیشتووی تاران مانگی خاکەلێوەی ساڵی 1401 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی پێکێنانی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات هەریەکە و بە 2 ساڵ زیندان مەحکوم کران. ئاشکرابوونی ناسناوی سێ کاسبکاری کورد کە بەیەدام مەحکوم کراون. سێ کاسبکاری کورد بە ناوەکانی ئیدریس ئالی، ئازاد شۆجاعی خەڵکی سەردەشت و ڕەسوول ئەحمەد محەممەد خەڵکی شاری سلێمانی لەلایەن دادگای ئینقلابی شاری ورمێ بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بەیەدام مەحکوم کراون. بە پێی زانیاریەکان ئەو سێ کاسبکارە کوردە کە ماوەی 8 مانگە لە گرتوخانەی سڵاعەتی سوپای ورمێ بە سەختی ئەشکەنجە و ئازار دراون لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە تۆمەتی هاوکاریکردن و هەروەها هاوردەکردنی کەلوپەلی تیرۆرکردنی موحسێن فەخریزادە لە نێوباری مەشروبی ئەلکولی بە سیخوڕی بۆ ئیسرائیل تۆمەتبار و بەیەدام مەحکوم کراون. بێتاوان ناسرانی سێ چالاکی مەدەنی و کرێکاری لە شاری سنە. سێ چالاکی کرێکاری و ژینگەی خەڵکی سنە بە ناوەکانی لوتفۆڵڵا ئەحمەدی، خەبات شەکیبا و تەیب چەتانی لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە لە تۆمەتی تەبلیغ دژی نظام بێتاوان ناسێندران. لوتفۆڵڵا ئەحمەدی، خەبات شەکیبا و تەیب چەتانی کە لە مەراسمی ناشتنی تەرمی مزەفەر ساڵحنیە چالاکی کرێکاری کۆچکردووی خەڵکی سنە بەشداریان کردبوو و پەیوەست بە کەمپەینی هەڵوەشاندنەوەی سزای ئێعدامی شەریفە محەممەدی ببوون لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام دەست بەسەر و ڕادەستی دادگا کرابوون. ئەو سێ چالاکە کرێکاریە و مەدەنیە ڕۆژی دووشەممە 14 خەزەڵوەر لەلایەن دادگای ئینقلابەوە بێتاوان ناسێندران. ناڕوونی چارەنووسی دوو شارۆمەندی دەست بەسەرکراو لە شارەکانی سنە و کرماشان. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، چارەنووسی دوو شارۆمەندی خەڵکی شارەکانی کرماشان و سنە بە ناوەکانی یەزدان قەنبەری و عیزەتوڵڵا زەینەلپور پاش نزیک بە 1 مانگ بەندکران بە ناڕوونی ماوەتەوە. بە پێی زانیاریەکان یەزدان قەنبەری، شارۆمەندی پەیڕەوی ئاینی یارسان و دانیشتووی شاری کرماشان ماوەی 18 ڕۆژە لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شانی باسە کە هێشتا هۆکاری بەندکرانی ئەو هاوڵاتیە ڕوون نەکراوە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێئەکا ماوەتەوە. لەلایەکی دیکەوە شارۆمەندێکی خەڵکی شاری سنە بە ناوی عیزەتوڵڵا زەینەلپور کە لە ڕێکەوتی 15 ڕەزبەری ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراوە چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە هۆکاری بەندکرانی ڕوون نییە. خۆپیشاندانی خەڵکی ڕۆژاوا بۆ پشتیوانی لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە 15 خەزەڵوەر دانیشتوانی 15 شاری ڕۆژاوای کوردستان بۆ پشتیوانی لە خەڵکی باکووری کوردستان خۆپیشاندانیان کرد. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی ئەردۆغان لە کردەوەیەکی نایاساییدا سێ شارەداری هەڵبژێردراوی خەڵکی لە شارەکانی ماردین، خەلەفیت و ئیلح دەست بەسەر کرد و لە جێگەیان قەیومی دانا. لە وڵامی سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا خەڵکی باکووری کوردستان لە شارەکانی ئامێد، وان، باتمان،
ئیلح، شێرناغ، ماردین، ئستانبول، ئزمیر و ئانکارا دژ بە دەوڵەتی تورکیا ڕژانە سەر شەقام و 94 ناڕازی لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکران. ڕۆژی ڕابردوو خەڵکی ڕۆژاوای کوردستان دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی فاشیستی تورکیا ڕژانە سەر شەقام و پشتیوانی خۆیان لە خەڵکی ڕاپەڕیوی باکووری کوردستان نیشاندا. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کارخانەی داروگەر لە تاران. ڕۆژی چوارشەممە 16 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە کارخانەی داروگەری تاران دژ بە دۆخی خراپی پیشەیی و نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان کارخانەی داروگەر لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆربەی کرێکارانی بە بیانووی نەبوونی سەرچاوی دارایی و دابەزینی ئاستی وەبەرهێنان بێکارکردووە. ئێستا ئەستی بۆ 40 کارگەر لەو ناوەندە سەنعەتیە کار دەکەن و ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و خاوەنکار 7 مانگە حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تەئمینی اجتماعی پەرداخ نەکردووە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی نەوت و گاز لە ناوچەی ئەروەندان. کرێکارانی شاغڵ لە ناوچەی عەمەلیاتی ئەروەندان ڕۆژی سێشەممە 15 خەزەڵوەر لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی کە بەشێکیان لە شارەکانی دیکەوە هاتوون دەڵێن خاوەنکار هەزینەی هاتوچویانی بڕیوە و حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخ ناکات. ناڕازیان لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی مەزایە بڕاوەکان، دابینکردنی ئەمنیەتی پیشەی و بیمەی دەرمانی کارامە، پێدانی ئیمکاناتی ڕەفاهی، گۆڕانی دۆخی پیشەی و نوێکردنەوەی گرێبەست بوون. 41مین هەفتەی مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری نابۆیەدا. ڕۆژی سێشەممە 15 خەزەڵوەر بەندکراوانی سیاسی ڕاگیرا و لە 24 زیندانیەران بۆ 41مین هەفتەی بەردەوام دژ بە سزایەدا مانیان لە خواردن گرت. بەندکراوانی مانگرتوو لە بەیاننامەیەکدا ڕایانگەیاند کە ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە سەرەتای مانگی خەزەڵوەرەوە تا بە ئەمڕۆ 56 بەندکراوی لە سێدارەداوە کە 23 بابەتیان تەنیا لە هەفتەی ڕابردوودا جێبەجێکراوە. بەندکراوانی مانگرتوو بێدەنگی کۆمەڵگای جیهانیان لە ئاست جنایەتەکانی کۆماری ئیسلامی مەحکوم کرد و خوازیاری کاردانەوەی کۆمەلگا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرامبەر بە شەپۆلی ئەعدامەکان لە ئێران بوون. لە سێدارەدانی 12 بەندکراو لە چەند بەندیخانەی کۆماری ئیسلامی ڕۆژانی یەکشەمە و سێشەممە 13 و 15 خەزەڵوەر 12 بەندکراو کە 2 کەسیان شارۆمەندی ئەفغانستانی بوون لە زیندانەکانی جیرۆفت، شیراز، قزلحێسار، زاهیدان و کەهنوج لە سێدارەدران. بە پێی راپۆرتەکان 12 بەندکراو کە ناسناوەیان بریتیە لە مەنسوور ڕەستاخیز، عەلی ڕەزا جەمشیدی، یوسف ئەحمەدی، محەممەد ڕەزا ستودا، داریوش سەعیدی، حامد میهرەبان، عارف کەمالی، مستەفا سەرلەک، یعقوب ناڕوویی، محەممەد حوسەین بەیاد، محەممەد تاجیک و سادق بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و دەستدرێژی سێکسی لە سێدارەدراوە. گیانلەدەستانی سوختبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ڕێگان. ڕۆژی دووشەممە 14 خەزەڵوەری 1403 سوختبەرێک بە ناوی عەلی ڕەزا بەلوچی تەمەن 26 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە شارستانی ڕێگان گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی حالڤەژ هێزە ئەنتەزامیەکانی ڕژیم لە شارستانی ڕێگان ئۆتۆمبیلی عەلی ڕەزا بەلوچیان داوەتە بەر دەستدرێژی گولە و ناوبرا و گورچیلەکانی فیشەکی بەرکەوتووە. ئەم سوختبەرە بریندارە پاش گواستنەوە بۆ نەخۆشخانەی ئێرانشار بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە فەرەنسا و ئاڵمان ڕۆژی سێشەممە 15 خەزەڵوەر ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی ئاڵمان و فەرەنسا هاوکار لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەممانەی نابۆیەدام لە شارەکانی فرانکفۆرتی و هەروەها هانۆفێری ئاڵمان و پاریس لە فەرەنسا دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە شاری فرانکفۆرت و هانۆفر هاوکار لەگەڵ بەندکراوانی مانگرتوو لە زیندانەکانی ئێران دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون.
لەلایەکی دیکەوە چالاکانی سیاسی دانیشتوی وڵاتی فەرەنسا هاوکار لەگەڵ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پارێزەرانی ئەو وڵاتە لە بەردەم دادگای باڵای فەرەنسا کۆبوونەوە پشتیوانی خۆیان لە ئاهوو دەریایی خوێندکاری ناڕازی زانکۆی ئازادی تاران کە لە ڕۆژانی ڕابردوو دەست بەسەر و بێسەر و شوێنکراوە دەربڕی و خوازیاری پاڵپشتی ژنانی ئێران لەلایەن کۆمەڵگای جیهانیەوە بوون. و دوا هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی دەیان منداڵ لە بردومانی غەزە لەلایەن ئیسرائیلەوە. ڕۆژی سێشەمە 15 خەزەڵوەر فڕۆکەکانی ئەرتشی ئیسرائیل چەند ئوردوگای ئاوارەکانی غەزەیان بۆردەمان کرد و لە ئەنجامی ئەو هێرشەدا بەلانی کەم 33 کەس گیانیان لەدەستا کە زۆربەیان منداڵن. بەپێی راپۆرتی ئەل-عەرەبیە فڕۆکەکانی ئیسرائیل خێوەتی ئاوارەکانیان لە دەیربەلاح، گەڕەکی توفاح و بیت لاهیا بە چڕی بردومان کردووە و بەهۆیەوە 33 کەس کوژراون و بە دەیان کەس بریندار بوون. هاوکار لەگەڵ جینۆسایدی خەڵکی فلستین و لوبنان لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە ئاستی ناکۆکی نێوان وەزیری بەرگری ئەو وڵاتە لەگەڵ نەتانیاهۆ گەیشتە لووتکە و نەتانیاهۆ گالاند وەزیری بەرگری ئەو وڵاتەی لە کارەکەی دوورخستەوە و ئیسرائیل گاتزی وەکو وەزیری نوێی بەرگری هەڵبژارد. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.